سڵاتان لێبێت سیستەمێکمان بۆ بەڕێزێک دروست کردووە کە کۆمپانیای هاوردنەوەی کاڵا و پۆستی هەیە لە دەرەوەی وڵاتەوە بۆ ناوخۆی وڵات اینجا بە مشتریەکانی خۆی دەدا. سیستمێکی تەواو سادەیە، هەموو ئیشەکانی ئەو جێبەجێ دەکات، هەروەها بەسەر داواکاری خۆشی بە زمانی ئینگلیزی کوردومانە. ئەمەوێ ئەوە ڕوونکەمەوە کە ئەم سیستەمە هەمووی شتەکان لەسەر داواکاری ئەو کراوە، هەر کەسێکیش ئەم سیستەمەی ویست هەر شتێکی بێ ئەتوانین بۆی زیادی بکەین. سیستەمەکە لە چەند بەشێکی بەسیت پێک هاتووە، هەروەها ڕووکارێکی تەواو سادە و ئاسانی هەیە بۆ بەکارهێنەر، هەروەها لە ڕووی هەموو شتێکەوە زۆر یارمەتیمانەدا. ئەگەر سیرکەین دەتوانین ئەم سیستەمە پێش هەموو شتێک بیکەین بە هەر زمانێک کە بتانەوێ. چەند بەشێکمان هەیە. یەکەم شت ئێمە پێویستە کات مشتریەکانمان داخڵکەین، کلاینتەکانمان داخڵکەین بۆ ئەوەی دوای ئەوە حیسابیان بۆ بکەینەوە و وەسلیان بۆ دروستکەین. سەرەتا کلیک لە ئاد کلاینتەکەین بۆ ئەوەی مشتریەک داخڵکەین و کۆبینین ئێمەیەک مشتریمان هەیە، توانین مشتریکی تر زیادکەین. بۆ نمونە ئەم جارە هێمن زیادەکەین. هێمن بۆ ئادرێسی هەیە، بۆ نمونە کەلار، ژمارە تەلەفۆن، هەر ژمارە تەلەفۆنێک بێت. منە ژمارە تەلەفۆنی خۆم دانێم. ئەگەر ژمارە تەلەفۆنی تری هەبوو دەتوانی بینوسیە گەریشتنی بۆ هەر دەتوانی بە بەتاڵ جێبێڵ یان جارێکی تر ژمارە ئەو ژمارەکی تر دووبارەکەیتەوە. تێبینی ئەگەر هەت بۆ نووسە گەریشتنت بۆ توانی بە بەتاڵ جێبێڵی کلیک لە سیڤەکەین پێتەڵێ سیڤ کرا. وەکو بینن هێمن زیاد کراوە، ئازادمانیشەیە پێشتر. باش ئەمە داخێنەوە ئێسێمە دوو مشتریمان هەیە، دوای لە کاتی فرۆشتنە ئەتوانین بە دڵی خۆمان پیان شت بفرۆشینەوە. دوای ئەوە کە ئێمە مشتریەکەمان دروست کرد، ئێستا ئەبێت چیان پێ بفرۆشین، وەسڵ دروستکەین یانەکۆ کاڵایانی کە بۆیان هێنینەوە بیکەین بە وەسڵ. باشە کلیک لە سێل پرۆدەکتەکەین. وەکو بین ئەم واجهەیەمان بۆ ئەکرێتەوە. یەکەم شت چیمان هەیە؟ ژمارەی وەسڵەکە. ژمارەی وەسڵەکە بە شێوەیەکی زۆر سادە و جوانش کراوەگە لێ تێبگەن. بەروارە باشە، اینجا مانگ، اینجا ڕۆژ، اینجا لەم لاوە 005 با بڵین ئەمە بەپێی ئەم ڕۆژەیە چەندێک وەسڵ دروستکە ئەوە بەرزەوێتەوە. باشە ئەتر ئەم ژمارەی وەسڵە هەم ئاسانە بۆ لەبەرکردن، هەروها بانی بۆ ئەوەش بەکاردێت کە ئێمە تاریخی وەسڵەکەی پێ بزانینەوە، هەر چەنە خۆی ناوەسڵەکە تاریخەکەش نووسراوە. باش ئەمە یەکەم شت کلاینتنەیمان هەیە لەمێ، ناوی مشترێک ئەمانەوێت بیفرۆشین بەکێ. سیکن سیستەمەکە زۆر ئاسانکاری کردووە. تۆ تەنها پیتی یەکەمی کەسەکە ئەنووسی، باشە ئەو پێشنیارت بۆ کات یانە کۆتوانی ناوەکەی بە تەواوی بنووسیەکە پیتێک دوانش هەڵات بوو خۆرەی هێنێ بۆت، یانە توانی بەدەستی شاوا بگەڕێی بۆ ئێمە ئێچە نووسین هێمنمان بۆ هێنێ. کلیکمان لێ کرد بۆ شێوە عفۆن بۆ شێوە کلیکمان لێ کرد هێمنمان بۆ هێنێ. اینجا ناوی ئەو کاڵا ئەهێنین کە ئەمانەوێت پێی بفرۆشین. بۆنە تۆ داوای چی کردو؟ بۆنە داوای جلوبەرگی کردو، بۆ نمونە داوای چزانم هەر شتێک تۆ لە دەروەوەی وڵات بۆ ئەوێ هێنی توانی بۆی بنووسی. تر تۆوەکو موەردی باو بڵێن. ئەمە بۆ نمە داوای کاڵی کردووە پێڵاو. باشە عادەت بۆنە داوای دەجوتی کردووە دەدانانووسی. باشە بۆ شێوە بە چەند کڕیوتە لەوێ بۆنە دانەی $7 کڕیوتە. باشە تەبعاً بە دۆلارە سیستەمەکە، توانین بیکن بە دیناریشەکە بتانەوێ. فرۆشتن بۆ نمونە بە $10 بەوێ فرۆشینەوە. باشە چیمان هەیە؟ سپلایەرمان هەیە، ئەو کەسێکی ئێمە لەومان وەرگرتووە، ئەو شەریکێکی ئێمە لێمان وەرگرتووە. ئەگەر هەبوو دەتوانی بینوسی، ئەگەریشنە بۆ توانی بە بەتاڵی جێبێڵی. پرۆدەکت لینکمانەیە. ئەمە ئەگەر کەسەکە تۆ لینکێکی پرۆدەکتەکەی بۆ نردی، لینکی ئایتمەکەی، لینکی کاڵاکەی بۆ نردی، وتی لەسەر ئەم لینکە بۆم بێنە، عادەتەن بۆنە لە وێبسایتە جیهانیەکان لە عالی بابا ئەمانە، تۆ توانی لینکەکە لەمێ سێڤ بکەی بۆ ئەوەی دوایی گەر مشترێکە قسەی کرد بڵێ کاکەوە لینکی کاڵاکەی تۆیە. هەروەها توانین وێنەش ئەپلۆد بکەین بە وێنەی کاڵاکەش دانین، هەر وێنەیەک بێت توانی احتیاجیە داینی. باشە توانی بە بەتاڵی جێبێڵێ گەویستت. کلیک لە چیەکەین؟ ئەد پرۆدەکت. وەکۆ بینین ئەو پرۆدەکتە زیاد بوو. ناوی چی؟ ناوی پێڵاوە. سارەکەی $10، عادەتەکەی $10 عادەدە. هەموو ئیجمالی سارەکە بێتە چەنێ؟ ئەبێتە $100. ئەگەر ویستت لەمێ ئەتوانیت بۆ نە کاڵاکە ئیدتکەی یان بۆ شێوە کلێریکیتەوە دوایی. هەروەها لەمێ ئەگەر سێیکەین
پێتەڵێ کۆی عەدەدی وەستەکە $100 کۆی قازانج لەم وەسڵەیە چەندێکە $30. ئێمە ئەگەر بمانەوێت جارێکی تر کاڵایەک داوای شتێکی تریشی کردووە بۆ نمونە ئەم جارە جلە عەدەد بۆ نمونە ئەم جارە 15 دانەی داوا کردووە سارەکەی خۆی بۆ نمونە $5 کاکە ئێمە بە $9 بەوێ فرۆشین بۆ شێوە وێنە ئەگەر هەبوو شتێک دانێ ئەگەریش نەبوو بە دڵی خۆت نەروەها وێنەیەکی هەڕەمەکی دانم کلیک لە ئەد پرۆدەکتەکەین وەکو بینین ئەم پرۆدەکتشە زیاد بوو ئەمانەشە لەمێ گۆڕە ئێستا کۆی نرخی هەموو وەسڵەکە $235 و کۆی قازان جێمە لەم وەسڵە چەنە $90 ئەگەر تەواو گەشتی تری هەبوو بۆ شێوە زیادیانەکەی ئەگەریش نەبوو تەواو کلیک لە چیەکەین سیڤ بیڵ یعنی خەزمکردنی وەسڵ کە کلیکمان لە خەزمکردنی وەسڵ کرد ئێستا وەسڵێکمان بۆ دروست دەکات بۆ ئەوەی ڕایکێشین و لەگەڵ وەسڵەکەی بینێ یان لەگەڵ کاڵاکانە بینێرین وەکو بینن وەسڵێکی بۆ دروست کردین کە ناوی کڕیاری تایە هەروەها ناوی کاڵا بڕی کاڵا نرخی کاڵا کۆی نرخی هەر کاڵایەک اینجا کۆی هەموو وەسڵەکەت پێ ئەڵێ لەسەرەوە $235 باشە ئێمە ئەتوانین پرێنتیکەین و لەگەڵ کاڵاکانە بینێرین ئیتر پێویست ناکە تۆ وەسڵ بەدەستی بنووسی باشە ئەمە داخینەوە خۆی وەسڵەکە سێڤە بێ وەکو بینن کە ئێستا باسی ئەومان کرد ئێمە مشتریمان داخل کرد هەروها وەسڵمان فرۆشت یان وەسڵمان دروست کرد ئەگەر دیقەت بن لەسەرەوە چیمان هەیە pending bills لەگەڵ remain bills ئەگەر ئێمە ڕفرێشکەینەوە سای بێ بە 4 بۆ چونکە چوار وەسڵمان هەیە تاکو ئێستا خاوانەکانیان پاریان واصل نەکردووە ئێمە ئەگەر خاوانەکانیان پارەکەیان واصل کرد ئەو کاتە واصلکردنی بۆ ئەکەین باشە ئەو کاتە واصلکردنی بۆ ئەکەین یعنی ئەمە ئەگەدار تێکاتەوە تۆ کاڵات نردووە بۆ چەند کەسێک هێشتا جارێک پاریان واصل نەکردووە لە ڕێگایە چوزانم هەر شتێک بێ کە ئەو پارەکەت واصل کرد اینجا توانین لەمێ واصلی بۆ بکەی هەروها لەم لا شتێکمان هەیە ریمین بیڵ ئەمە لە حاڵەکاتێکە ئەگەر بۆ نمونە ئەو کەسە بە یەک جار پارەکەی پێنەدای باشە بە یەک جار پارەکەی پێنەدای ئەو کاتە تو هەر لە غێر واصل دایئەنی باشە لە غێر واصل دایئەنی بەڵام بۆ نمونە نیوەی واصل کردووە لەم لە پێتەڵێ 4 بیڵمان هەیە 4 بۆ نەبا بڵێن وەسڵمان هەیە کە تاوەکو ئێستا غێر واصلن باشە اینجا دێنە سەر وەسڵەکان لە وەسڵەکانە لەمێ هەموو مشتریەکانت پیشانەداتەوە هەموو مشتریەکان پیشانداتەوە لەتوانین لەمێ سێچیان بۆ بکەین ئەگەر ویستمان بۆ شێوە هەموو مشتریەکانمان پیشانەداتەوە ئێمە کلیک لەسەر ئەو مشتریاکەین کە ئەمانەوێ کە کلیکمان لێ کرد هەموو ئەو وەسڵانە ئەهێنێت کە بە ناوی ئەم مشتریەوەیە باشە هەموو ئەو وەسڵانە ئەهێنێ کە بە ناوی ئەم مشتریەوەیە ئێمە ئەتوانین ئەگەر ژمارەی وەسڵەکەمان لابێت لەمێ بە ژمارەی وەسڵەکە گەڕانی بۆ بکەین یانە کوەتوانین بەچی گەڕانی بۆ بکەین بە بەروار گەڕانی بۆ بکەین بۆ شێوە توانین فرێشیشکەینەوە وەکو بینن لەمێ ئەگەر دەبڵ کلیک لەسەر ئەم وەسڵە بکەین ئەمان هێنێتە ناو وەسڵەکە و هەموو زانیاری وەسڵەکەی تایە بۆ شێوە توانین وێنەکانیش ببینین یان لەمێ لەم لاوە دەست پێ بکەین ئەتوانین جارێکی تر وەسڵەکە پرێنتکەینەوە ئەگەر ویستمان جارێکی تر پرێنتیکەینەوە بۆ شێوە یان ئەتوانین بیستڕینەوە یان ئەگەر ویستمان ئەتوانین ئیدیتی لەسەر بکەین وەسڵەکە باشە لەم لا ئەو شتی تایە زۆر مهمە ئەوڕێیان جاری وا هەیە تۆ وەسڵێکت دروست کردووە دوو کاڵایەکە تیا داخل کردووە و لەبیر تەچێ سیڤ بیڵ بکەی ینی وەسڵەکەت سیڤ بکەی کاتێک بتەوێت دایخیتەوە پێتەڵێ ئایا تۆ دڵنیای کە ئەم کاڵایە وەسڵی تایە با بڵێن ئەم وەسڵە کاڵای تایە ئەتەوێت دایخیتەوە ئەگەر تەواو دڵنیا بووی ئەو لەوانەیە وەسڵەکەت کانسڵ بێتەوە شتێک تەواو ئەگەر دڵنیا نەبووی و بیر تەخاتەوە باش لەم لا بینین دەرمان هەیە یان یەک و تەواو کەسەکە پارەکەی واصل کردووە پێشەوە بڕۆینە سەر دەنیکەین ئەمە لەکوێوە دەست پێکات ژمارەی وەسڵەکە ناوی کڕیارەکە کات بە سانیەشەوەی هێنێ باشە و ساری وەسڵەکە اینجا ئەو ئەگەر بۆ نەوتمان ئەگەر جاری وا هەیە بە نیوەی پارەکەت پێدا کەمێکی لە پارەکان وێنێتەوە تۆ توانین لەمێ واصلکردنی بۆ بکەین ئەنی وەکو قەرز وایە باشە وەکو قەرز وایە بۆ ناو $235 پاری وەسڵەکەی ئەو کەسە $200 واصل کردووە ئێمە لەم لا $200 نووسین وەکو بینین لەم لا بیل ریمین ئەوەی کەماوە لە وەسڵەکە چنێکە $35 بەڵام ئەمە توانی هەروە بهێڵیتەوە باشە بەڵام ئەگەر واصلکردنمان بۆ کرد تەواو سفرە بێتەوە حسابی لەمێ نامێنێ دەڕواتە کوێ دەڕواتە ئەمە ئێستا ئەگەر ڕفرێشی بۆ بکەین وەکو بینین ئەوە کەمە بێتەوە
ئەڕواتە کوێ دەڕواتە بەشی چی پرۆفیت کەسەکە داوای ئەوی لێکردوین کە قازانجەکانی بزانێ هەروەها وەسڵە ئەو وەسڵانی کە با بڵێن لەمێ ینی تەوا واصل بووە لەمێ پیشانمانەدا کە کلیکمان لە پرۆفیت کرد یانەکو قازانج کرد چیمان بۆ هێنێ ئەم واجهەیەمان بۆ هێنێ هەموو ئەو کەسانی کە وەسڵەکانیان واصل بۆ دێتە ئەمێ جا لەمێ ئەتوانین بە ناوی کەسەکە سێرچی بۆ بکەین ئەگەر ویستمان با بڵێ ناوی کلاینتەکە وەکو ببین ئەیمانوسی ئازادی هێنا یان ئەتوانین بە ژمارەی وەسڵ سێرچی بۆ بکەین یان ئەتوانین بە بەروار سێرچی بۆ بکەین باشە ئێستا بۆ شەوە بە بەروار سێرچی بۆ بکەین یان توانین ڕفرێشی کێنەوە هەموو داتاکان بهێنێ لەمێ ئەگەر دیقەت بن لەمێ ژمانی مەجموعی کولی هەموو خێرەکانت پێڵێ 640 دلار خێرت کردووە لەم وەسڵانە تەبەن ئەگەر تۆ تەنهایی ئەمڕۆ بێنی چەند وەسط فرۆشتەوە ئەمڕۆ خێری ئەوەت بۆ هێنێ باشە ئەمڕۆ 22 مانگە با ئەمە تاقیکەینەوە 22 مانگ ئەخرە وەستەش هەر لە 22 مانگ فرۆشتاوە بۆیە هەر ئەمەدە بۆ هێنێ وەکو بینین لەم لا عەلامی چاوێکی لەیە کە کلیکمان لێ کرد بەو شێوە وەسڵەکەت ینی با بڵێن کاڵاکانی ناو وەسڵەکەت بۆ هێنێ وەتوانی سەیرانکەی هەموو تەفاسیلێکی تری لەگەڵایە باشە شوێنێکی ترمان هەیە با بڵێن بەشێکی ترمان هەیە بەشی چییە بەشی مەسروفاتی ڕۆژانەیە تەبەن ئەگەر تۆ مەسروفاتت هەبێ ڕۆژانە دەتوانین لەمێ زیادیان بکەی بابەت ئەو شتێک کە کڕیوتە ئەو بەروارێکە کڕیوتە بڕی پارەکەی ئەگەر تێبینی ئەگەر هەبوو وەکو بین نسێمە خواردن بای چنەکە بای $10 کاتەکەی بۆ شەو بە سانیشەوە ئەهێنێت لەگەڵ ئەگەر تێبینی ئەگەر هەبوو هەر شتێکمان نووسە ئەگەر مانەوە ئیدیتیکەین ئیدیتەکەین بۆ شەوە مانەوە کلێرەکەین مانەوە ئێسرینەوە لەم لا با بڵێن چیت بۆ هێنێت لەم لا کۆی گشتی ئەو مەسروفاتت بۆ هێنێ کە لە ئەمڕۆ کردوتە هەروەها لەمێ توانین سێرچی بۆ بکەین سێرچی بۆ بکەین بە بەروار ئەگەر ویستمان بەشێکی ترمان شەیە بەشی چی بەشی باکاپ بەشی باکاپ ئەم بۆ حاڵە کاتێک بەکاردێ ئەگەر تۆ بتەوێت باکاپێک لە سیستەمەکەت وەربگری کە ئێمە لە کلیکمان لە باکاپ کرد خۆی ئۆتۆماتیکی پێدەڵێ لە فۆڵدەری سی لە فۆڵدەری سی فۆڵدەرێک دروست کراوە بە ناوی فاستەر ئۆنلاین داتابیس باکاپەکەت لەوێ ئێمە ئەگەر بمانەوێت کلیک لەماکەین ئۆتوانین بڕۆین باکاپەکەمان بێنینەوە ئێستا ئێمە ئەگەر بڕۆینە ئەمێ فۆڵدەری سی وەکۆ بینین ئەو باکاپەکەمانە کە کلیکمان لێ کرد ئەتوانین باکاپەکەمان بینەوە یان ئەتوانین هەموو داتاکانیش بسڕینەوە ئەگەر ویستوان ئەمە هەموو سیستەمەکەی هاوڕێن هیوادارم بەدڵتان بێت خواتان لەگەڵ بێ